بینەرانی عزیزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێ بۆ کاتتان باش جژنی قوربانتان لێ پیرۆز بێت بۆ ئەمڕۆ میوانداری هونەرمەند و ماسەلیمان کردووە لە ڕۆژی جەژندا پێمان خۆش بوو بۆ ئەزانین کە جژن چەند ڕۆژانێکی تایبەتە بۆی ئەمش میوانەکەمان لە ئەمڕۆیە زۆر تایبەتە کاک لوقمان بخەر سەرچاو جژنیشت پیرۆز بێ سپاس بۆ ئامادە بوونت زۆر سپاس بە شێخان جژن لە جەناب و لە ئەستافی تەلەڤیزیۆن ئازەکەتان و لە سەرجەم گەلی کورد و لە خانەوادی عزیزم ئەکەم هیوادارم هەمیشە لە جژن و لە خۆشیان ئیشەڵڵا کاک لوقمان با سەرەتا زۆر سپاس وەک عادەتێک لای خۆمان کە هەمیشە شیرین بیت سپاس دەکەم ئافرێتێ بێ بزانم لەگەڵ ڕێوڕسمەکانی جژناچوانی لای ئێوە تا ئێستا ئەو نەریتە جوانە تەکیدم ماوە کە بەیانیان هەڵەسن خانمەکان زوو خواردن ئامادە ئەکەن و دوای ئەوە ئیتر وردە وردە مناڵ و پیاوی کە ڕێگێت و بزانم لەگەڵ ئەوانەیە چۆنیت لە ڕووی ئەوەی کە هونەرمەندێکی لای تۆ هیچ گۆڕانکاریەک لە جژنە ئەبێت خۆی لە واقع ئێمە هەل لە زووەوە مەسەڵەن من کاتێک مناڵ بووم و کاتێککە گەشتمە هەرزەکاری ناو خانەوادەیەکە کە گەورە بووم مەسەڵەن ڕێبەسمی جێژن تەخسیری تایبەتی خۆی هەبوو و تایبەتمەندی جێژنی قوربان و جێژنی ڕەمەزان هەموو بۆنەیەشی ئاینی کە لە دێر زەمانەوەی ناو کورداکەوان شێوازە هاتووە ینی هەموو بۆ بە عورف هەم بۆ بە عادەت هەم چێژ و خۆشیشی هەبوو بەڕاستی بۆیە کە ئەڵەی جێژن ئەگە بەیانیان نان و چێشتەکە دروست نەکرێ و قەیسی گۆشتەکە دروست نەبێت بڕواتان بیان لە خۆ نەوەیەکەیانی نییە لە جژن ناچێت خۆی ئەو خۆشیەکەی لەوەیە کە تۆ بۆ بەیانیە بە تایبەتی منیشێک لەو تایبەتمەندیانی جژن کە هەر لە مناڵیەوە لە گوێ مازنی ناوەت و تا ئێسشی لەسەر بێ جۆرێک لە تەسکینیە ئەڵە تەسکینی بەدڵ ئارامی ڕۆحە ئارامی ڕۆحە کە بەیانیان لە بەڵندوی مزگەوتەکان و ژۆم لادەنگی ئەڵاوەخ پەڕە بێ خۆی بۆ خۆی خۆشێکی تایان هەنێکا دڵی شت پڕ ئەبێ کاک لوقمانوانی ئەگەر دوور بێ خۆیان کەسێکی ئازیزیشت لە دەزیا بیانی لەو جەژنانەیە ینی بۆ ئەڵاو ئەکبەرە ئەها هەل لە خۆتە سوکناییە بەدڵتانەوە ئێگا ینی فعلا تۆ هەمومان بەڵێ ئەمرین بەڕاستی بەڵام کاتێک لە تۆ کەسێکی عزیز دەزەیت و لەم جەژنیان لەگەڵ نییە بەڕاستی زۆر زۆر قورسە ینی بەس خوا دایمە دڵەکان بە جۆرێک وا لێ کاکە سەبوریت بۆ دروستکاری ڕاستی قورسە ئیتر کەلعادە هەر لە گەڕەکی ئێمەشە ئێمە هیچ جۆ جێژنەکە هەر با بڵێن بەیانیان کە هەڵەسین و خێزان نان و چێژ دروست دەکات و بەیانیان مناڵەکانم هەڵەسن وردە وردە و جێژنە پیرۆزە لە یەکترەکەین و نانەخورێ و هەرچەند لێ ناشارمەوە ئێستا ئەتوانم بڵێم لە زۆربەی گەڕەکانی شارە ئەو جێژنەی کە 10 ساڵ پێش ئێستا ئاکرا بەڕاستی ئێستا ناکرێت بەداخەوە ینی ئەو قەڵەباڵغی کە جاران هەبوو بۆ جێژن ئێستا ئەسڵن لەوانەیە بڵێم لە بازێک گەڕەکە ئەگە بڵێم هەر نییە بڕوا بکە لە بازێک گەڕەکە لەوانەیە بڵێم بەدەگمەن دەرگای ماڵەکان کراوەتەوە بۆ جێژن ینی بەداخەوە بێوانە بێ بەڕاستی بەڵام ئەوەی کە زیاتر هینە هەستەقی مەسەر لە زۆر گەڕەکە ئێستش بە تایبەتی گەڕەکە میلیەکان گەڕەکە شعبیەکان ئەو عورف و عادەت و تەخسە جوانیان هەر ماوە ینی من پێم باشە هەموو گەڕەشێکانی ئەنی گەڕەشی مۆدرنیا گەڕەشی میلی دوامەی هەمووی هەر خەڵکە بەڕاستی کەژی ئەنی گرنگە خۆی خێزانەکانت کەسە لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە بەیانیان کاستایکسە دەرگای حەوشە بکاتەوە ئامادەکاری بکە چکلێت ئامادە بکە ینی ئەم جەژنە لەوانێت دراوسێک چاویش لە تۆ بکە بۆ جەژنەکەی ترەویش ئامادەکاری بکە ینی وردە وردە خۆی ئەو قسەی تۆ زۆر ڕاستە جاری وایە سوود من سەری یەشتم کردووە ئایتە لە دوای هەشتونەوە لە پەنجەرەکە سەیرم کرد بزانم گەڕەک دەرگایان کراوەتەوە تیا بۆ کراوە تیا هەرداخراوە بەس لە من هەرچوون دەرگای حەشم کردەوەتەوە هەزمیانەی هات بەخێر بێ نقڵەکە حازرەکەی بەڕاستی ئێمە لە ساڵێکە بەدەر لە جێژنی نەورۆزکە بەڕاستی جێژنێکی نەتەوەییە ئەمە بەدەر لە هەموو جێژنەکان جێژنێکی نەتەوەیی تۆیە تۆ هەموو کاتێک پێویستە کاکە فەخری پێوەکەی کە تۆم جێژنەوێت بەڵام تۆ ئەم دوو جێژنەی تری دوو جێژنی
ئاینین ئامادەکاریەکانیشیان جیاوازە. دوو جێژنی جوانین لە ساڵێکا کە دروزە بێ بە تایبەتی لە ڕەمەزانە تۆ مانگی بەڕۆژەوی بووی و دوای ئەم مانگە تۆ خوا ئەم دەرگا جوانت بۆ کاتەوە و فەرەحەیەک ئەیا بەدڵی ئینسانەکان و مرۆڤەکان خۆشە یانی تۆ لە ساڵەکە دوو جێژن تێ بۆ بەشکە و بۆ پڕی جوانی بەڕی ناکەی بەتەکید لە هەموو دنیا ینی هەموو کەسێک شانازیەکە بە جەژنەکانیەوە بۆ بۆنەنەتەوەی و ئاینیانی کە هەیەی ئەمەش ملەتی کوردیشمان کەمتر نیە لە وڵاتانی ینی باش شتەکانی خۆمانمان خۆش بێ بە جژنەکانی خۆمانمان خۆش بێ ڕێزنەریت و بابەتە ئاینەکانمان بگرین بەڕاستی و کوتۆڵی لە ساڵەکە دوو جژنە 6 مانگ جارێکە 3 مانگ جارێکە ینی با ئێمە ئامادەکاری بۆ بکەین ئەز ناکەم ئەمە یەک ئەو قسەیە شتێکی بهێنامەوە بۆ ئێمە شکری خوا نەکەین دوو جێژنی زۆر جوان زۆر مقدەس و دوو بۆنی زۆر زۆر بەڕێز ینی سێری بازێ جێژنی ئاینەکانی تری دنیاکەین بەڕاستیانی خۆ کاکە هەر ئەوە لە هیندستان ئەگەر جاران نەمانە بینی ئێستا لە سوشیال میدیای بینی بەڵێ هەموو شتێک ئاسانکاری بە هەموو شتێک بینی بەڵێ فیل و ئی مشک و نازانم ئی جرجو ئەخ بەڕاستی بەڵێ بەڵێ ئی مەیمون و هەنی نەعوذ بالله ئەوان بۆ خواشی پەرستن ولا عینی کاتە بۆنەیشیان هەیە بۆنەی ئاینێن هەیە بەنسبەت ئەو گیاندارەوە ئی مانگاو باشە خۆ ئێمە بەزنی ئەم دوو جێژنە ینی پیاو لە ڕوویە بەڕاستی بڵێن بەتەکید من ئەم جێژنانە ئەتوانی شانازی پێ بکەین بەتەکید افتخارەوە شانازیش پێوە بەتەکید پێویستەکە بەڕاستی کە بەشکۆیەکی جوان بەڵێکی بزانم کاک لەخوان باسی ئەوت کە باسی جژنی مناڵیت کرد کە تەکسێکی تایبەتیان هەبوو لە ناو خێزانەکەی خۆتە ئەوانە بزانم کوڕیش چ گەڕێکێ بووی چونیە چ یادگارێکی زۆر خۆشت هەیە لە کاتی مناڵیە هەمیشە لەوانێ لە زۆر چاوپێکەوتن و شتی تری شاتۆ باسی هەنێشتت کردێ بەڵام هەنێک یادگاری مناڵی هەیە بە تایبەت لە جژناکەت بیر ناچێتەوە من کوڕی شەیدانی ئازادین باشە مناڵیم لێ بەسەر برد ینی تقریبا دارۆغا و برایم پاشا و مزگەوتی حاجی کەریم و ئەمانە با بڵێن بۆ ئێمە کە مناڵ بووین ئیتر ئەمان هەمووی گەڕەشی ئێمە بوو بۆ لەبەرەوەی تر لەگەڵ مناڵانی گەڕەکە بە تایبەتی لە جێژنانە ئەڕۆشن بۆ ئەو کاتەوە گوێستە نەبوو ینی مناڵی ئەو زەمەنە مناڵەکان زیاتر ئەگەڕان لە گەورەکان مناڵ ئەگەڕا ماڵ بە ماڵ بۆی ئەڵێن جژن زیاتر خۆشیەکەی بۆ منداڵە ئەیگو جێژنانە ئەو واز لە بەرات بێنە کە بەرات تایبەتەوە ناڵباز ئەم جێژنەی بۆ مناڵ خۆش بوو بەڕاستی ئێمە زەمەنی ئێمەوە بەڕاستی ئاین لە دەرگای هەموو ماڵەکمانەیە جێژنانە ماوەرەگرێت تیار و پارەی ئاینە تیار بوو نقڵی ئاینێ ئیتر هەر کەسە و بە شێوازێک حقیقەت جێژن بۆ مناڵ زۆر تایبەتترە لەوەی کە کاتێکی ئینسانەکەوێت تەمەنێک و سەیری مەسئولیەتی سەرشانت و سەیری کۆمەڵە شتەکەی لەوانەیە مەسەلەن خۆشیەکانمانێت کەمتر ئەبێتەوە بەڕاستی بەتایبەتی لە شتێکی ترە کاک لوقمان لەوانەیە لە شتێکی ترە تایبەتمەندتر بێ بۆ نمونە کاتی مناڵی کە بەڕێمان کرۆ تاموچێژێکی تایبەتی هەبووە لە ئێستا کە خاوەنی بۆ نمونە ماڵ و مناڵی مەسئولیاتین بۆ تۆ لەوانەیە تایبەتمەندێکی تری هەیە بێ ئامادەکاریەکان ئەەکەیت مناڵان ئەبێ بۆ بازار بۆ نمونە من کە دایکم بەیانیان هەڵەستم مەسەلەن چێژ لێ ئەنێم ئامادەکاریەکەم ماڵ پاکەمە ینی ئەمەش ئەبێ بە تایبەتمەندێک و تاموچێژێکیە بێ لەوانێ 10 ساڵی تر کە زیاتر بچینە تەمەنەوە ئەو کاتت تاموچێژێکی تایبەتتری هەبێ لەبەرەوە ینی جژن شتێکە بەپێی مەرحەلە لەوانەیە شتەکان بگۆڕێ و لەوانەیە یانێ کات خۆشتر بێ ناخۆشتر بێ ئەوانە خۆی پشت قسەکەی جەنابەت تەواوە هەموو مرۆڤ لە قۆناغەکانی تەمەنیە هەر قۆناغە و بەڵێکیشە مەشاکلی خۆی هەیە بەڵێ بەتەکید چێژی خۆشی بەڵێ وفعلا من لەگەڵ قسەکەی جەنابتان بەڵام بۆ ئەو کاتی ئێمەی مناڵ نازان بەڕاستی بۆ مناڵی ئێستا خۆ من ئێستا لەناو ڕۆحی ئەوە نانێم یانی بەس بۆ ئەو کاتی ئێمە کە مناڵ بووین جژن زۆر خۆش بوو خوازیار بوونانی ڕۆژ زووتی جێژن بێت بەتەکید ینی کە جلمان بۆ دوورە جلمان بۆ حازرەکرا من بۆ خۆم ئەوانم هەمووی بەڕاستی بەسەر هاتووە بڕوات بێ شتێک شەلەبی ناچێتەوە ئەڵێ بیری مناڵی تیژە بەتەکید جلی جێژن بۆ کرا لە پشتری خۆمەوە جوان جوان ئاوا دامەنا ئەوەی بۆی هەموو کوردوامان کردو بەخوا من احترامن بۆ مەجلیسەکە و کەناڵەکە
پێڵاوەکانیش لە پشتری خۆمەدانە طبعا تازە بۆ لە پێ نەکراوە پێڵا لە پشتری خۆمەدامە نایتەوەنی ئاوا هەڵەسام و دەی خوای بەیانی زوو بێ بەیانی پێش باوکم خەبەرەمە بۆ من طبعا باوکم ئەچوو بۆ مزگەوت بە قورئان پێش باوکم ئەها بەقەتەوە بۆ مەکتەب بێەوە خەبەرمان نەبوو اینجا هەر ئەو سێ ڕۆژە بوو ئێتر لە بەرەکرا ئەشۆرا هەڵەگیرا بۆ جەژنی قوربانی بەڵام سوپاس دۆخەم ناڵی ئێستا باشە خۆشتر ئەژی کاک لوقمان پێم خۆشە گوێمان لە بەرهەمێک بەیەک با زیاتر بەرهەمێکی ئاوا جەژنانە بێت خۆش بێ یعنی تر ڕۆژەکەمان خۆش بکات و جەژنە و تیاتر حەزمان ئەگە بەرهەمێک خۆت ئامادەت کردووە بە نازان پلەیباکەیان باهیم بۆت بڵێم ئەگەر پلەیباکم حاسی کرده بوو بەڕاستی برادەران داوایان کرد بەس نازانم ئەگەر با پلەیباک تۆ جێژنانە ئەگەر جێژنانە بێ بەدڵی خۆت تشتی ئامادەیە ئەمەتان بۆ ئەڵێم دوایی ئێتوانن برادەران بە کلیپەکەشی دابەزێنن باشە ئەرەمێ خەک بەندەکە جانە نەقێنی پێوە و ئەرە هەر لە خۆ جوانە وەردوول ئەڕۆی بەڕێوە و ئەرەمێ خەک بەندەکە جانە نەقێنی پێوە و ئەرە هەر لە خۆ جوانە وەردوول ئەڕۆی بەڕێوە و ئۆی هەناری گوڵ هەناری هەناری باغی شاری هەناری گوڵ هەناری باغی شاری چێ ئەچم بۆ سەفەر چیت بۆ بێنە و بەریاری چێ ئەچم بۆ سەفەر چیت بۆ بێنە و بەریاری ئەرە مێخە بەنەکە جانە نەقێنی سوورە و ئەرە سەر کوڵ مەداڵە هەروەک گوڵاڵە سوورە و ئەی سەر کوڵ مەداڵە هەروەک گوڵاڵە سوورە و ئۆی هەناری گوڵ هەناری باغی شاری هەناری گوڵ هەناری باغی شاری چێ ئەچم بۆ سەفەر چیت بۆ بێنە و بەریاری وەی ئەچم بۆ سەفەر چیت بۆ بێنە و بەریاری خۆش بێت ئەوە دواییتان دای بەزێنن بە مۆسیقا تەرتیباتەوە باش دەستەکانە خۆش بێت بزانم کاک لوقمان بە کەمێک لە جەژن دوور بکەینەوە کەمێک باسی جدیاتیش بکەین لەسەر بەرهەمەکانت پێم خۆشە بزانم لە ئێستاە ڕات چیە لەسەر لایف مۆزیک شەوە ئاهەنگەکان کە لە ئێستاە زۆرێک لە هونەرمەندەکان ئەنجامیان خۆت لایف مۆزیکەکەیت من 2 ساڵە بێ لایف مۆزیکم بەڕاستی ڕاگرت و لای خۆم من بە خەناعەتی من تۆ کاتێک کە بە خۆت دەڵی هونەرمەند وە کاتێ بە خۆت دەڵی کۆلانی بێژ یان ئەبێ کۆنسێرتت هەبێ یان ئەبێت لە جۆرەکان دەرکەوتنێکی واتە بێت کە حوزورت هەبێت لای جەماوەرەکەت ینی جەماوەر حەزکات بوو بینە لە نزیکەوە ینی هەر تەلەڤیزیۆن و سوشەڵ میدیا کافی نییە بۆیە کۆنسێرت کەمتر بەڕاستی تۆ ئەتوانی خۆتی بۆ ئامادە بکەیت لەبەرەوەی ئامادەسازیێکی زۆری ئەوێ وە پرۆڤە و دەستە جەمعیە گروپێکی باش ئەبێ لەگەڵ تا بێەوە مؤسساتی سەوتی و توزانم ینی ئامادەکارێکی زۆرەیە بەڵام لای مۆزیکەکە لەوانەیە بڵم ئەرکەکەی کەمترە و زووتر یێتە بەردەست من لە 2016 تا 2020 تقریبا 4 ساڵ من لەو مەجالەیە ئیشی خۆم کرد بەڕاستی بەڵام لێ ناشارمەوە ئەو کات ئەو جمهوری کە هاتە ئەو شوێنانە شەو ئاهەنگانە بەڕاستی من حورمەتم هەیە بە جمهوری ئەمڕۆ بەڵام بەمانوی نەمانەوێت جمهوری 4 ساڵ پێش ئێستا 3 ساڵ پێش ئێستا بتوێنە توێ فەرقی هەیە هەم لە ڕووی تەمەن هەم لە ڕووی پێگە هەم لە ڕووی کەسایەتی ینی خەڵکێکە هەبوو نمونە من خەڵکێکە هاتە دانیشتەکان و مناسبەکانی ئێمەوە هەمویان خەڵکی خاوەن پێگە بوون مەسەڵەن خاوەنی مەسئولیەتی خۆیان بوون ینی کەسایەتی بوون لە شارە بە عایلە هاتن مەسەڵەن بە پڕی تەرکیز و دانیشتنی گوێیانەگەر لە بەرهەمەکانی ئێمەوانە بەڵام ئێستا وای نابینی من هەر بۆیە بەڕاستی و من ئەماژە پێیان 2 ساڵە لای موزیک ناکەم هەستم کرد ینی گوێگرەکان کێنە لای موزیک وەکو پێویست نین لەگەڵ ڕێزیمانی کۆمەڵی گەنج هەمویان ناڵێن ینی با بڵین با تهدیدی کەم ینی مەجموعەیەک ئەم مەجموعەیە
لە هەموو شوێنەکانیشا دووبارە بنەوە جاری وا هەیە یعنی بۆ هەموو ڕستۆرانتەکان دووارە بنەوە مثلا ئەم شەو لێ شوێش کرێ جاری وا هەیە مثلا حەز بە مەسئولێت ناکا جاری وایە مثلا لەگەڵ ڕێزم نێرگەلەیەکە یان توزانم شتێکی لەبەر دەمە ئەیخواتەوە ئەمانە تەسروفێکی هەرزەکارانەیە ینی کامڵ نییە لە عەقڵ و بیرکردنەوەیەک و پێویست لەوانە مەسەڵەن باڵی تەسروف بکە لەوانەیە هەموو گوێنی بێژێک هەموو هونەرمەندێک ئەمەی پێ قبوڵ نەبێت بەتەکید وایە جۆرێک لە ئەمر یا جۆرێک لە ئەوە هونەرمەندێک کەسایەتی خۆی خۆش بێت لەوانەیە تر هەستکات ئەمە بۆ ئەو خۆش نییە ئەم شتە جا بۆیە ئەو مەرحەلەی کە من تیا بووم بەڕاستی من شانازی پێوەکەم لێ ناشارمەوە شانازی پێوەکەم ئەمەش قۆناغێکی تر بوو لە ژیانی من ئەم قۆناغەم بە جوانی کرد و هەم ئیسفادەی مادی و هەم ئیسفادەی معنەوی و هەم ئیسفادەی لایەنی هونەری لە هەموویانە بەڕاستی من ئیسفادەم کرد باشە هونەرمەند هەمیشە خۆت باست کرد کە هەوادارەکانی کەسەکانی کە حەز بە گوێگرتنی دەنگەکان پێیان خۆشە لە نزیکەوە بیان بینن قسەیان لەگەڵاکەن تۆ پێت خۆشە زیاتر ئەو دەرکەوتنانەی تۆ لە ڕێگەی کۆنسێرتەوە بێ خوشەوە ئاهەنگ بێ خۆت لە ڕێگەی کلیپەوە بێت تۆ خۆت بە بینەرەکانت دووبارە بناسیێنیتەوە وەڵای بێگومان من ئەگەر بۆم بڕەخسێ لە ڕێی کۆنسێرتەوە شتەکان زۆر باشتر ئەبێ کۆنسێرتی تایبەت بە خۆت کردووە تا ئێستا بەداخەوە لێرە هەر لە مۆدە ڕەقساوە لە وڵاتە لە دەرەوە کردومە لە ئێران کردومە لە وڵاتانی تر کردومە بەڕاستی هەموو کۆنسێرت هەموو فستیڤاڵی گەورە لە وڵاتانی تری باڵی و ئەوروپاوانش ئیشمان کردو حزوبان هەبوو بەڕاستی بەڵام لێرە بەڵێ وەکو فستیڤاڵ وەکو بەرنامەی تایبەت لە هۆڵەکانی کوردستانە بەگشتی حزوبان هەبووە بەڵێ هەر کاک لوقمانیش ئەڵەن بەوە ناسراوە زۆر ئامادەیی تێدایە زیاتر لە بۆنە نەتەوەییەکانی زۆر دەرئەکەوێت بۆ پڕی افتیخاریشەوە بەڕاستی من دایما هەڵی ئەوەشم ماوە کە لەو بۆنانەیە حزورم هەبێەوە ئەوەی کە لەسەر شانی من بێ بەڕاستی بیکەم بووە بەجێ بگەێنە گۆرانیەکانت هەرچەند ینی زۆربەی زۆریان عاشقانە و خۆشەویستیە بەڵام زیاتر لە بۆنە نەتەوەیەکانیشە زیاتر ئەوانە ئەڵێتەوە هیچ گۆرانێکی تایبەتت هەیە بۆ وڵات بۆ کوردستان بۆ خۆشەویستی وڵات وتبێت تایبەت بێ گۆرانێکمان هەیە لەگەڵ خات و ئاوان عوسمان ئەوەی نەفرەت لە جەنگ بەڵێ ئەوە کردمان ئەو گۆرانیمان کاتی خۆی کرد وزان بۆ ئەگەر هەڵە نەبم بۆ شەڕی داعش بوو پێم وابێ ئەو زەمەنە بوو کە ئیتر وڵات داوامان کرد جۆرێک بوو لە ئاشتی بەڕاستی ئەو بەرهەمەمان جۆرێک بوو لە ژینگە پارێزی کە ژینگی خۆمان خۆش بێ چیتر بە دووکەڵ و بە سوتەمەنی و بەمە ژینگەی وڵاتەکەمان ناشین نەکەین وە پیسی نەکەین وە دارستانەکانمان نەسووتێنین وە بڕوا ناکەم هیچ ملەتێکە بێ لەم سەروی زەویە حەزی لە شەو لە ئاژاو لە وڵاتەکەی بێتە جێی ململانەی هەم شەڕی ناخۆوە هەم شەڕی دەرەکی بۆیە ئەو کلیپی ئێمە تعبیر بوو لەوە کە ئاوەرەکان لێرە بوون کە داوامان ینی جۆرێک لەو شتانە کە گوناحیانی ئەمانش زیادی خۆیان بچنەوە سەر خانە و لانە و ئاو وڵاتی خۆیان بەڕاستی و شتێکی تریشم هەیە لە بابەتی مەسەڵەن چەند ئیشم بۆ سلێمانی کردووە بە مەقامی تایبەت مەقامی تایبەتم بۆ سلێمانی هەیە وەکو شارەکەی وەکە خۆشمە بەڕاستی و لەوەکو کلیپ نا بەس وەکو ئەوەی کە لە مناسەبات و لە بۆنەکانە شتی لەوە بەتانم زۆرە هەم شتی نەتەوەی کە وتومە هەم ئەو شتی تایبەت بە کوردستان و بەشار پرسیارێک لێکم دوای ئەوە کە بتوانی مەقامێکمان پێشکەش بکەی چونکە بەشێک لە شانازیەکانی تۆ هونەرمەندێ بەشێکە لە مەقامی ینی مەقامبێژێکی زۆر باشیشیت پێم خۆشە پرسیارەکەم ئەوەی بزانم وتت لەگەڵ خات و ئاوانە دوێتێکمان کردووە تا چەند ینی گرنگی بە دوێت ئەی پێت خۆشە بۆ نمونە لەگەڵ خاتونێکا بووە دوێتت کردووە لە بەرنامەتانیە لەگەڵ
کەسێکی تر بۆ نمونە لەگەڵ هونەرمەندێکی پیاویشە تۆ دوێتێک بکەیت تا چەند لەگەڵ ئەوەیە کە هونەرمەندان دوێت بکەن بە یەکەوە پێت باشە کارێکی باشە زۆر ئاساییە لەبەرەوەی تۆ دوو دەنگی جیاواز دوو ستایلی جیاواز تێکەڵاوی یەکتر ئەەکەی هاڕۆنێکی جوان دەرەچێ و کۆمەڵێ زەوق کۆکەیتەوە لە یەک ئیشە لەبەرەوەی تۆ جاری وایە مەسەڵەن شەرنی هەموو کەسی حەزی لە دەنگی من بێ بەس کاتێ بەرامبەرەکەم لەگەڵ مایە لەگەڵ ئەوە ئیسجامەکەین یا شەر نییە هەموو کەس حەزی لە دەنگی بەرامبەرەکەم بێ بەتەکید وایە ئەنی ئەمە شتێکی جوان دەرەچێت من لە بەرنامەیەکم هەیە با بڵێن بەرنامێکی هونەری لەو بەرنامەیە زۆرێک لە هونەرمەندانی کورد بە خانم و بە پیاوەوە بەشداریان کردو لەو بەرنامەیە و لەگەڵ زۆر بەشیان ئادوێتم هەیە ینی هەم لە پیاوەکان و هەم لە خانمەکان ینی گویانێکمان هەیە مەسەڵەن دوو قۆڵی وتومانە بەس ئەوەی کە بەشێک لە ستایلی بەرنامەکەت ئەوەیە کە بەدوێت زۆربەی کات ئەگەر ڕەقساوێ بۆمان دوێتێکمان کردووە نەڕقساوێ مەسەڵەن خۆم بەرهەمێکی خۆم هەبووە و دواتر میوانەکەم چەند گۆرانێکی تایبەت بەخۆی وتووە ئەمانە باشە دەستە خۆش بێت دواتر پرسیاری ئەو پرۆگرامەشت لێ یەکەم پێشکەشکارێک ئەگەر بتوانی مەقامێکمان پێشکەش بکەیت کە لە بەرنامەکەیە هەبێت ئەوە وەڵا بەسەر چاو خۆش بێت شاری دنیا هەیە ناگەن بە تۆ سلەیمانی مەستت ئەکا پیاسەی دەمە و ئێوارانی لای باخی شار بەخوا ئەمرم گەر بۆ ساتێ دوورکەومەوە لەسەر چنار شانازیە مێژووی یەکەم عاشق بوونم لەم شارەیە بابان بۆیە دڵی خۆشە بابان بۆیە دڵی خۆشە پەروەردەی ئەم هەوارەیە لە جوانی تۆ سەردەرناکەن هاوشاران تۆش داماون چه سەحرێکە گۆژە و ئەزمە پیر نابن و هێشتەلاون سلەیمانی هەموو ساتێ لە ناو خوێن و دڵی منامای گەر ناخۆشیەک بکاتە تۆ باشترین پشت و پەنای سروشتی تۆیە لە جوان هەرگیز لە نیگات تێنابم درەختێکێتا دەمرم دەبێت لە ژێر سایتابم خۆ کوردستان هەموو جوانە دار و بەرد و چیاکانی بەڵام بەخوا هیچ شوێنێکی ناگەناتەوە سلەیمانی دەستی خۆش بە کاک لوقمان کاک لوقمان بەڕاست بۆ وایە لە هەر شوێنە بیانی ئەخرە ناگری کە هاتیتەوە بۆ سلێمانی اینجا هەز بە ئیسراحەت ئەەکەی وانە نازانم شعورێکی زۆر تایبەتە هەڵێ هێزیەکە ڕات ئەکێشێ تۆ دیقەتی یەکشتە داوە بە تایبەتی ئەگەر بۆ هەفتەیەک لانی کەم هەفتەیە 10 ڕۆژ لە سلێمانی دووربی کە لە ڕاپەڕینەوە ئەهایی توانێ سوکنایی بە ئەو بەرزیەوە هەموو سلێمانیەتە بەر چاو توش جۆرێک لە سکونایی بەدڵ تایە بەڕاستی
تەسەوەرەکەم هەموو کەسێ شاری خۆی خۆش بێ بەڵێ من هەموو کوردستان لای من جوانە بەڕاستی بەتەکید بە ئێمە کوردین هەموو کوردستانمان خۆشەوی بەڵام ئەگەر یەکێکیش خەڵکی سلێمانیش نەبێستە من خۆم خەڵکی هەڵەبجەم بەڵام چونکە لە سلێمانی لەدایک بووم و لە سلێمانی گەورە بووم تایبەتمەندێکی زۆر زیاتری هەیە لە لای من دڵنیام ئەگەر کەسێکی تریش ئەگەر ڕێک ڕۆژ لە سلێمانیە ژیا بێ ینی ئەو تایبەتمەندی بەلاوە هەیە من زۆرێک لە برادەرەکانم یا لە هونەرمەندەکانی برادەرم چ موزیسیان و چ گۆرانی بێژ ماڵم لە هەولێرن یان لە خەڵکی قەڵاتزن یا خەڵکی ڕانین یا خەڵکی ڕەواندزن بە زۆربیان لە هەولێر دانیشن ئەنی دایما قسەیەکەن ئەڵێن لوقمان زۆر سیرەکەین سلێمانی ئێمە ئەو هەستەمان بۆ دووزەبێ هەر لە خۆ نیش هەستێکی جوانمان لا دووزەبێ کە لیۆ داغڵی ناوشار بین و سلێمانی ئەبین کاتێک شکیتە ناو شارەکە هەر بۆ خۆی جۆرێک لە ڕەحابەتی سەدر و جۆرێک لە خۆشیمان بەڕاستی هەست بۆ خۆشیاکەین لە ڕۆژهەڵاتی شاری سنە ئەچیت بۆ سنە بە هەمان شێوە نازام وەکو سلێمانی زۆر زۆر دڵگیرە ینی وەڵا سنە هەستەکەم ئەڵێ هاڵە دەستە خوشکن من شارەکانی ڕۆژهەڵاتەوان هەموویان ڕۆشتوم بۆ تێشیان ماومەتەوە میوانداری تایبەت کراوم بەڕاستی بۆ خۆم دوو جار لە سنە کۆنسێرتم کردووە بێگومان سنە شارێکی زۆر زۆر خۆشە بەڵام بەڕاستی مەهاباتی شیشەکە لەو شارانەی کە زۆر زۆر شارێکی جوانە زۆر ڕاستە هەر ئاوادان بێ کوردستان ئیشەڵڵا پێش مەقامەکە باسی کاری پێشکەشکاریت کرد بزانام ئەزمونێکی چۆنە تۆ ماوەی چەند ساڵەکە پێشکەشکاری پرۆگرامێکی هونەریت کۆمەڵێک هونەرمەند لە هەر شار پارچی کوردستانەوە ئەبنە میوانی ئەو پرۆگرامی تۆ ناوبانگێکی زۆر باشیشی هەیە لە ئێستا بزانام هەر بەردەوامی تا ئێستا و ئەزمونێکی چۆنە تۆ وەکو هونەرمەندێک کە پرۆگرامێکی کاری پێشکەشکاری چۆنە قورسە بەلای تۆ وا بێگومان کاری پێشکەشکاری جۆرێک لە مەسئولیت مەسئولیتە بەڕاستی و ئەوش خۆناغێکی ترە پێم خۆش بوو کە داوایان کرد و تەڵەبیان کرد کە من هەستم بۆ ئیشە منیش قچەکە بە ئەم مەرحەلەیەش تاقیکەینەوە ئەم مەجالە تاقیکەینەوە دواتریش مەجالەکە تایبەت بوو بە خۆم یانی تایبەت بوو بە کاری هونەری و پرۆگرامێکی هونەری موزیک ئامێز و هونەرمەندی گۆرانی بێش بانگێشتکەم بۆ بەرنامەکەم ترەوە بوو بەڕاستی تا ئێستش ئەو بەرنامەیە هەرماوەوە لەوانەیە لە ئایندێکی نزیکە ئەگەر بارودۆخەکان بۆ خۆی بمێنێ یا ئەگەر من قەرار نەگۆڕم ئەچینە وەرزی تازی بەرنامەکەوە 4 ساڵمان تێپەڕانەوە بەڕاستی ئەم 4 ساڵە ساڵ بۆ ساڵ و 6 مانگ جارێک و 3 مانگ جارێک کۆبنەوەش کراوە لەسەر کە بزانین ئەم بەرنامەیە چۆن ڕۆژوە فیدباکی خەڵک چۆن بۆ بەرنامەکە خۆشبەختانە هەم ستافی تەلەڤیزیۆن و هەم ئەوانەی کە لە مەجالەکەیە تایبەتمەندن بۆ بەرنامەیە کەسێکیان گلەیشیان بە شێوەیەکی وانە بووە فیدباکی خەڵکەکە ژوا بووە کە پێیان باش بۆ بەرنامەکە هەروکە خۆی بمێنێتەوە ئەگەر گۆڕانکاریکی نوعیش دروست بێ ئەمان نازان بۆ بەرنامەکانی ئایندە بەڵام تا ئێستا هەیە بەڵام خۆشیانی ئەوش خۆناغێکی دریژیان و ئەزمونێکی ترە تا ئێستا لێ ڕازین دەستە خۆش و ماندوو نەبی و سەرکەوتوبی ئینشەڵڵا سپاس دەکەم کاک لوقمان بزانم ئەوێ ئاگادار بوتیان لە خانەوادەکە تا ئەگەر هەڵە نەبم کەسانی تریش هەن کە وەکو بەڕێستان دەنگخۆشە ئایا ئەم دەنگخۆشیە خێزانیە یاخود هەر خۆت بەتەنیا دەنگخۆشە؟ بەڵێ من دەنگخۆشی لە باوکمەوە بوانەوەتەوە تاوان باوکشم لە باپیرمەوە بەڵێ ینی ئاوا پشتەوە پشت دەنگیان خۆش بووە و لە زۆر کۆڕ و کۆبوونەوە و مەجالیسی خۆیانە گوێرانیان وتووە بەڕاستی باشە ئیتر دوو برام دەنگیان خۆشە ئەوان هیچ لە کاری هونەری بەشداری ناکەن؟ نەوەڵا بەڵام بۆ خۆیان و بۆ مەجالیس و کۆڕ و کۆبوونی خۆیان ئیژەکەن ئەن گوێرانیڵێن و مناسبەتی خۆیان گوێرانیڵێن بەڵام بەڕەسمی تا ئێستا شتێکی وایان نەکردووە بۆ بە فعلی دەنگیان زۆر خۆشە هەنێکات لە کۆڕ و کۆبوونەوە ناڵن کاک لوقمان ئەوان دەنگیان خۆشترە لە تۆ مافی ئەوان خواردووە قەشتیوانە بووە؟ نەوەڵا بەس دەگەر واش بێ من شانازیان پێوەکەم لەبەرەوەی برا من بۆ پڕیشانازیەوە من ئەوە قبوڵەکەم قەت پێیان ناڵی با کارێکی هونەری
بۆ بکەم بۆ نمونە تۆ لە زیاتر لە بوارەکە شارەزای من حەزەکەم بەڵام خۆیان مەجارەکەی ئەوانی ئەوە نییە کە خۆیان تەرخانکەن بۆ کاری هونەری بە ئیشی ترەوە مەشغوڵم بەڕاستی ئەمە یەک دوو من کوڕەکەی خۆشم هەر بە هەمان شێوە دەنگی خۆشە تەمەنی چەندە کاک لوقمان کوڕەکەت؟ وەڵا ئەم ساڵ تەخەڕوجی کرد. باشە پێت خۆشە کاری هونەری بکات چونکە زۆرێک لە هونەرمەندان کە خۆیان لە ناو بوارەکەیان ئەڵەقەت حەز ناکەین مناڵەکانمان هەمان ڕێگەی ئێمە هەڵبژێرنەوە بزانم تۆ پێت خۆشە کوڕەکەت مناڵەکانت هەمان ڕێگەی تۆ هەڵبژێرنەوە؟ ئەگەر لە من پرسیت منیشەڵم نا. باشە بۆ زۆربەی زۆری هونەرمەندەکان بۆ ئەو خەسڵەتانەی کە هونەرمەندێکی ڕاستەقینی لە وڵاتەیە پیادەیەکە ئەو بەرکەوتانەی کە بەرەو ڕوویەتەوانێ هیچ لە ئاستەمۆحی هونەرمەندەکەیان نیە بەڕاستی. هونەرمەندانی تری دنیا لەسەر هونەرەکەیان معەزەز مکەڕەم ئەژین و بەگرێ بزنسی خێرخوازیشی پێواکەن و شتی گەورە گەورەی پێواکەن کە پارەکانیان جاری وایە ئەخەنە خانی بە ساڵات چوان و پێسەر پەرشتان و چوزانم بەجۆرەکان خزمەتی ئەو فیانشی پێکرێ بەڕاستی بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمە هونەر نەبووتە ئەو سەرچاوەی کە هونەرمەند لە سایە پێویستە بە هیچیش کەنەوێ بۆیە من سوپاس بۆ خوا هەنی کە تەمەنم هێناوە ڕێز و حورمەتی خەڵکەکە بۆ من هەموو سەرۆتی دنیاە ینی لە هەر شوێنێک بەرکەوتنم هەوڵ لەگەڵ خەڵکە لە دام و دەستگای حکومی بێت حیزبی بێ و خەڵکی ئاسایی بێ ئەوە گەورەترین سەرۆتەکە ئەو ڕێز و تەقدیرە لە ئێوەمانان ئەگیری لە بازە شوێنێکە هەتا جاری وایە تۆ لەسەر ئەچیت بۆ سەرینان ئەڵێ کار لەوان تۆ خەیناخ من ئەوەستم تۆ پێشکەوە مەسەلەن ینی مەسەلا خەڵکەکە بەسەرن یان کابرا خۆی حەزەکە مەسە بەس من خۆم حەزم بەوە نییە بەڕاستی جاری وایە بەس ئەوەش گەورەیە بۆ خەڵکانەکە ئێنا من بۆ خۆم حەزەکەم بەسەری خۆم ئیشەکەی من بڕوا بەڕاستی ئەمانی بێمە بەخشیوە ئەم ڕێز و خۆشەویستی خەڵکە بەڕاستی باش چی لێ سندویتێتەوە هونەر لەوانیان پرسیارە لە زۆر شوێن زۆر تەقلیدیە بەڕاستی بەس تۆ شتێکی وازڵحا بەڕاستی لاە تۆ کۆمەڵێکی ئاسایی ئەو ئازادی کە خەڵکێکی ئاسایی لە هەموو شوێنەگاهێتی لاە من نەمبێ یان هونەرمەندێکی بە شێوەیەکی کە نەیبێ لەبەرەوەی لەوانەیە بە جۆرە جۆرەکان ڕستێککە دگیرێت تەسویرێکت بکرێت سوشال میدیا بڵاویکردن شتێک لەو بابەتانە ینی ئەوەی کە بەدڵی خۆت وەکو خەڵکێک بتانی ڕەفاەتێکی خۆت توزانم ئەوە بکەی تۆ لاێت تۆزێست دووردارتر بێشتەکانت بەتەکیت با گوێمان لە بەرهەمێکی تر بێ کاک لوقمان بزانم چیت بۆ ئامادەکردوین وەک باڵندەمان بۆڵێ و باڵندەی کە سیرە بوو حەز لەوەی گۆرانێکی زۆر جوانە دوێ کۆپلێکتان لەوەڵێ زۆر باشە وەک باڵندەی کە سیرە بوو بەردەم زریان و ڕەشەبا وا جەنجاڵی سەختی ژیان ورد عمرێ بۆ خۆیە با وەک باڵندەی کە سیرە بوو بەردەم زریان و ڕەشەبا وا جەنجاڵی سەختی ژیان ورد عمرێ بۆ خۆیە با ئەو ساژیان چەنە جوان بوو کە خۆشەویستی ڕابەر بوو ئەو ساژیان چەنە جوان بوو کە خۆشەویستی ڕابەر بوو ڕابردومان بەو جوانیەوە گوزەشتاوە کەم باسەرچوو ڕابردومان بەو جوانیەوە
ڕۆی چاوەکەم بەسەر چوو. دەست خۆش کاک لوقمان بەڕاستی ئەو گۆرانیە ئەها لە خۆمانەڵەن جویلی ئاڵتونی گۆرانێکی زۆر جوانی ئەو جیلە بۆ تا ئێستا هەرماوەتەوە. هەستەکەم شۆڕشێکی زۆر تازە بوو بۆ کلیپ ئەو گۆرانی تۆ ئەگەر هەڵا نەبم لە پێش پرۆگرام پێم وتی کە ساڵە 2000ەکان ئەو کلیپە دەرچووە. شۆڕشێکی زۆر جوان بوو، کلیپێکی زۆر جوان بۆ تا ئێستا هەرماوەتەوە بۆ جوانیە. هەم گۆرانەکە جوانە هەم ئاکتینی ئەو دوو هونەرمەندەش خات و سۆما و هاوسەرەکەی کردنەوە شیروان ئیشێکی زۆر جوان بوو. شتێکی جوان بوو بۆ زەمەنە لێرە و لەوێ تاکتەرا کلیبەکرا باڵێن کە وەجهی دەموچاوی خانمەکە پیشان ئەدرا بە زۆر بەکەمی هەبوو هەر لەسەر لایە هەبوو لە دواوە مەسەڵەنیان. بەڵام کاتێکە پێشنیاری ئەومان کرد خات و سۆما و کاگنوشولان ئەو کاتە دەستگیران ناربوون، ینی نەچوو لە ژیانی هاوسەریەوە بە خۆشحاڵیەوە وتیان ئێمە حەزەکەین بەشداری ئەو کلیپەی تۆ بکەین. منیش زۆر خۆ پێم خۆش بوو بە حەقیقەت. ناوناوبانگێکی زۆر باشیشی کرد ئەو کلیپە، کارێکی جوان بوو بۆ بە مۆزوعێکی دەستگیران نارنێکی و ڕەفیقن هاتر وەکو ئێستا زۆر ناسرااو نەبوون ئەوانی ڕۆزم هەڵە نەبم تەلبەی پەیمانگا بوون ئەو کاتە. کاگەشوان لە مەجای شانۆیە ئیشێ کرد بۆ سۆماخان ئەویش هەر لە مەجای بەس بیزڵێت بەڵێ ئەویش هەر دەرچوی پەیمانگای ئەونەرە جوانەکانە بەستە نازەم یەک کۆناغ بنیانە. دەستت خۆش بێ بزانم تا چەند لەگەڵ ئەوەیە کە هونەرمەند خۆی ئاکتین کا لە ناو کارە هونەریەکانی خۆیان بەتایبەت لە کلیپە، ینی خۆی دەوربینێ بەڵێ خۆی ڕۆڵ ببینێ. وەڵی من تا ئێستا لەوانە زۆر جاریش دەرهێنەر ئەو پێشنیاری بۆ کردی بێتم. مەسەلەن جاری وایە مەسەلەن پێی باش بووە کە کلیپەکە وا ئەخوازێکە خۆم و خانمێک دەور ببینین باشە، بەسی سروشتی خۆم وایە بەڕاستی ناڵم شتێکی ئەوەیە، بەڵام سروشتی خۆم وایە کە حەزم کردووە ئەو دەورە بم بە دوانی تریانی ینی کوڕ و کچێک بەجیا باوەڵین دەورەکە ببینن. ینی خۆم نەمەم جارێککە نەم بە کارکتر لە ناو کلیپەکەی خۆمە خۆم حەزم بەوە نەکردەوە بەڕاستی تا ئێستا. سەرکەوتوبی هیوای کاری زۆر زۆر جوانترت بۆ خوازیین کاک لوقمانگیان. ئێمە ئەمڕۆ تۆمان ماندوو کرد زۆر زۆر سپاس. سپاس بۆی کە میواندارێکی ئێمە کۆبڵ کرد گەورە و کردین. سپاس دەکەم بەخێر بێ سەرچاو دووبارە جژنت پیرۆز بێ هەر لە جژن خۆشییا بیت. حەزەکەم قسەی خۆت لە کۆتاییە چێ و دوا بەرهەمیشت لە کۆتاییە پێشکەشمان کرد. جژن پیرۆزە لە ئەوکو باس و کردوپاتی یەکەمە جارێکی تر جژن پیرۆزە لە جەنابەت و لە تەلەڤیزیۆنی سلێمانی و ئەم ستافە جوانتان هەر لە بەڕێوەبەرەوە تا ئاخر کارمەند و جژنە پیرۆزە لە سەرجەم گەلی کوور دەکەم لە هەموو دنیا و جژنە پیرۆزە لە دایکی شەیدانەکەم و هیوادارم ئەم جژنە بێتەمایی خۆشی و خۆشگوزەرانی بۆ تەواوی گەلی کوردستان و بێتەمایی ئاشتی و ئاشتەوایی بۆ سەرجەم حیزبەکانی کوردی. ئینشاءالله. ئەم بەرهەمێکە پێشکەشمانەکەی ئەویش هەر یەکێکە لە گۆرانەکانی جیلی ئاڵتۆنی. پێم خۆشە بزانم بەرهەمەت هۆنراوەی کێ و ساڵی چەند بەرهەمەت هێناوە ئاوازی کێ ئەو بەرهەمەتان؟ پەیوەست ئاوازی کاک عومەرە، عومەر عەبدوڵڵا. ئێمە خۆمان لێرە بۆ ناسراوە پێمان عومەری چەلۆ، خۆی ژەنیاری ئامێری چەلۆیە. تێکستەکەشی ئی کاکە ڕەنجە ڕەنسەنگاوی و ئەویش هەر لەو 2000ەکانە بوو بزەبت نازانم 2001 بوو 2 بوو 3 بوو ڕاستی بەس لە کاسەتەکە کاتی خۆی کە هەڵەنەوە میاس بە سیدی بوو یان کاسێت بۆ کاتی ئێمە کردمان لەوێ ناوەکان هەمووی پارێزراوە بەڕاستی ئەو ساڵەکەشی پارێزراوە. باشە. ئەو کاتە ئەمە ئیشەمان کرد. باشە. با دووە بەرهەمی کاک لوقمان سەلیم کۆتایی بە پرۆگرامی ئەم ڕۆمانە هێنم هیوادارم هەر لە جژنی خۆشیابن کاتێکی خۆش بۆ هەموو لە یەکتان. گوڵێم هێندا پەیوەست مەبە بە خۆشەویستی مناوە نەبا ڕۆژێ بکاومە
چارە نووسێکی وناوە تۆ منیشت فێر کردووە زۆر پەیواز بم بەهاست ماوە هێندە ناسکی ئەترسم ڕۆژێ بشکێ بەدەستماوە بۆ ئەهێڵی خۆشت دوێم کە من کەسێکی کۆچەری هاکە لەگەڵ گەڵایەکە لە پاییزێکە هاڵواریم گوڵم هێندا پەیوەست مەبە بە خۆشەویستی مناوە نەبا ڕۆژێ بکاومە چارە نووسێکی وناوە خۆ تۆ گوڵم ئێشتا ئاڵی لە چاوت ژیانە بارێ خۆ تۆ گوڵم ئێشتا ئاڵی لە چاوت ژیانە بارێ پاییز مەکە بە ئاشنات دڵت بێدا بە بەهارێ گوڵم هێندا پەیوەست مەبە بە خۆشەویستی مناوە نەبا ڕۆژێ بکاومە چارە نووسێکی وناوە